زۆرن ئەو مەرگەسات و نەهامەتی و ناخۆشیانەی کە بەسەر هەر وڵاتێکیان و دواتر ئەبنا هەوێنی دروستبوونی چەندین کاری هوەری. هەرێک لێ ئەمازانین هێرشی داعش بوو سەر شنگال و دواتر تەواوی ئەو چیرۆکە ناخۆشانی کە ئێمە ماوەی چەندین ساڵی ڕابردووە ئەیبیستین هەوێنی دروستکردنی هەزاران کاری هوەری. لە ئێستاە یەکێک لەو جەرهێنەرانی کە بێگومان چەندین کاری زۆر ناوەزە و تایبەتێوی زۆر بەڕێز ئاژینکاوەیە کە لە ئێستاە کاری لەسەر شۆرت فیلمێک کردووە. ئەو شۆرت فیلمە باس لە یەکێک لە چیرۆکە ڕاستەقینەکانی نێو ئەو کاتە ئەکات واتە کاتی هێرشکردنی داعش بۆ سەر شنگال و دواتر بوونی ئەو بابەتە بە چیرۆکێک. لە ئێستا ئەم بابەتە کراوتە شۆرت فیلمێک و نمایشەکرێت. فیلمی پاتس ڕێگاکان ئەم ساڵ دەستمان کرۆ بە بەرهەمهێنانی ئێمە وەرکشۆپێکمان خوێن لەسەر دروستکردنی فیلم و خۆناغەکانی دروستکردنی فیلم. دواتر لە وەرکشۆپەکە داوامان لێکرا کە پیچێک بکەین بۆیکە بیرۆکەیەک ئەو بیرۆکەی سیناریۆیەک تەقدیم بکەین. ئەمە ڕێکخراوی گۆتە ئەم شتیان دروست کرد بۆ ئەم بیرۆکەیان هەبوو. زیاتر لە 30 بۆ 40 خوێندکار بووین. ئێمە تیمەکەمان لە 4 کەس پێک هاتبوو. هەر تیمێک ئەوایە دایرێکتەر DOP سکریپت رایتەر و پرۆدیوسەر هەبوایە من وەکو دایرێکتەر لە تیمەکەیان و ئێمە لە فستیڤاڵی دهۆک توانیمان بڕەپارەیەک فەند وەربگرین بۆ دروستکردنی ئەم بیرۆکەی ئەم سیناریۆ و دواتر لە فستیڤاڵی سویدیش فستیڤاڵی گۆتنبەرگ توانیمان لەوێش فەند وەربگرین بۆی ئەم فیلمە بکەین و دواتر خۆشمان هەوڵمان ناو کۆمەڵە کەسانێکی باش هاوکاریان کردین لەبەرەوەی کە بیرۆکەکە پێویستی بە پارەی زۆر بوو تا بکرێت. و ئێستا ئێمە ئەمڕۆ کۆتا ڕۆژی وێنەگرتنمانە لە ئاربەت تەسویرەکەین لە باریکەوە 3 ڕۆژ بوو شوتینەکەمان و تیمەکەمان تقریبان ینی بیرۆکەکە ئەیخواستکەوە بێ زیاتر لە ڕۆژانە 120 کەسین بەڵام هەمومان گەنجین و هاوکاریکی زۆر باشی ئەو کەسانەمان لەگەڵایە کە پێشتر ئیشیان کردووە و هاوکاری ئێمە ئێستا کە کۆمەڵ ئەم گەنجانە حەزەکەن ئیشی باشتر بکەن ساڵ بە ساڵ و بیرۆکەکەش ڕاستەکەی حەز ناکەم باسی کەم بەڵام وەناڵم کە ئەمە ڕووداوێکی ڕاستیە ڕوویاوە و ئێمە هەستاوین ئەم ڕووداوە ڕاستیەمان کردو بە سکریپتێک کە هەم هونەری بێت هەم یەکێک لە کارە ساتەکانی کە بەسەر کورت هاتووە بیگەڕینەوە.